جوتیاران نیگەران لەو بڕاگەنمەی کە ئەم ساڵ لێیان وەرەگیرێت لە سایلۆی گەرمیان ئەوان بازەواکەن کە ئەو بڕاگەنمەی کە بۆیان دیاریکراوە لیان وەربگیرێت بڕەکەی کەما من بۆ قسەکردنی زیاتر ڕۆمە لای جوتیاران خۆیان سڵاو لێبێ ئەم ساڵ چەندێک گەنمت کردووە چەندێکت لێ وەرەگیرێت سەرەتا بەخێر بێن من بە کەمیش بۆم نووسراوە 234 دۆنم خوتم بۆ نووسراوە دۆنمی 93 کیلۆ و 300 غرام باتەوە تو ینی کۆی گشتی 21 تەن و تقریبا 800 کیلۆ گەنمم بۆ هاتەتۆ خۆم نزیکەی 200 تەن گەنم هەیە خۆم جوتیارم ئەمە بەکۆن لێوەرەگیری 21 تۆنم لێوەرەگیرێ ئێمە وەکو گەرمیان سێ کێشەمانەیە کە ڕوبەڕوومانەوێتۆ لەم سایلووە وەکو ستافی سایلۆ بەڕێوەبەر خەڵکی چاکن و کێشەمان نییە بەڕاستی خزمەتی شەکەن بەڵام کێشەکان لە بینی هەرێم و عێراقایە یەکەم کاتی کردنەوەی سایلۆ ئێمە لە گەرمیانە لە دەوروبەری دەی پێنج دروێنە دەست پێەکە ینی تۆ ئەگەر لەو کاتە سایلۆ بکرێتەوە جوتیارە توانێت گەنمەکەی بە سارێ باش فرۆشێ بازاڕی کە نەجاتی بێ قەرز و قوروزی کیمیایی و دەرمان و شتەکانی بداتەوە ئێمەوەی سە ئیمڕۆ تقریبا 12 شەشە یعنی مایەک و دوو ڕۆژی بەسەر درێنا ڕۆشتە ئیمجاکرێتەوە ئەمە یەک دووهەم ئێمە لەگەڵ خوارە ئێمە ئەگەر لەسەر عێراق بین و عێراقی بین معقول نییە ئێمە لە خواری عێراق خەڵک لە دۆنمێک کاتەنێک و 300 کیلۆ گەرمی بۆ بێتەوە من 93 کیلۆم بۆ بێتەوە فەرقی ئەوە من چییە؟ نە ئەو لە من باشترە تێگەی نە ئەو مەسەن هاوڵاتی دەرەجەیەک و من دەرەجە دوو بم ئەمە یەک دووهەم ئەمە دووهەم کێشەمان کێشەی سێهەممان ئایا نازانین سێمە ئەم گەنمە تەسلیم ئەەکەین ئەیدەینە سایلۆ ئایا پارەمان بۆ تێتەوە ئایا ئەم پارەی گەنمی ئێمە ناچێتە خاڵی ناکۆکی نێوان حکومەتی هەرێم و عێراقەوە دوای خایان نەیدا ترسانەیە من لە 2014 تقریبا بای 7-8 ملیۆن دینار گەنمم تەسلیم کرد 9 ملیۆن دینارم لێ بڕیا دوای 8 ساڵ پارەکەم وەرگردو ئەویش بە قست ینی جارێ 2 ملیۆن و جارێ 4 ملیۆن و ئێستا ئایا لەم کاتا کە ئێستا هەرێم و بەغدا کێشەیان هەیە ئەو گەنمەی ئێمەش ناچێتە قاڵب موچە و داهاتی ناوخۆ و نەوتی و نانەوتی ئەوانە و نایکەنە کێشە بۆمان ترسەوەشمان هەیە دەستەکان خۆشە زۆر سوپاس بەڕێزی منەمەوێ چەند جوتیارێکی تر بدوێن قسەیان لەگەڵا بکەمەوە و جوتیارە باسی کرد ئەوان جگە لەوەی کە گەنمیان کەم لێ وەرەگرێت ترسیەوەشیان هەیە کە پارەکەشیان پێ نەدرێت سڵاو لێبێ مامەگیان ئەم ساڵ چەندێک گەنمت لێ وەرەگیرێتەوە وڵای ئیمساڵ وەعام کشی کەم وەرەگیرێ وەعام ساڵی پار چەندێک گەنمتە لێ وەرگیرام ساڵ چەندێک لێ وەرەگیر پار باشتر و پار هەر فەلاحەیە وە گوێرەی دووەرمەگەی گەرمی بۆ هاتووە تەنی بۆ هاتووە من خۆم پار 14 تەن و نیم بۆ هاتووە ئیمساڵ پێش تەنم بۆ هاتەوە لە چەند دوێنم لە 67 دوێنم 67 دوێنم پێش تەنم بۆ هاتەوە مامەم هەروە مامەمیش هەروە و باقی گەنمە بەرە وەڵای من قوتم چەندەوە پارە براکەم بەخوا ڕۆیمە پام خۆم تقریبا 15 تەن گەنم هەیە مامەمیش 12 تەنی هەیە ڕۆیمانە سەلمانە پارە ئەی گەرمەکە چی نیەکەی مەجبوری بڕۆی بسێنی ئێوە داواکارن یانی و داواکاری مەوەتانێ گەنمان زیاو بۆ هینکەن یعنی سێ گەرمەکەمانیمە کەم ئیمساڵ یەکی پێش تەنیان بمان نووسیە فەلاحوا یەکتەنی بۆ نووسیاوە فەلاح بێ و یەکتەنی بۆ بنووسیە یەکتەن چی لێ بکە کابرا یەکتەن چۆن تەسلیمی کە چی لێ بکە 2 تەن و 3 تەن و 4 تەن و زۆرەکەی ناگێتن ئەوش 200 دۆنمی تەسلیم کرد این کردە 200 دۆنمینی کردە 15 تەنی بواتەوە 12 تەنی بواتەوە